دەمەکێ لێ بنێرن لە تەمەن و ڕوویەوێ بفکرن دەبێکۆ چه چارە نویسەکی ئەو ناچاری وی کاری کرەبە ئەفداپیر خەلکا پیرانشارا ڕۆژهەڵاتی کوردستانەیە لە سینۆری حاجی ئۆمەران کۆڵبەریە دکە بارێکی گران یە ژیانی کەتیە سەر ملێن وێ دلێ وێ تەژی گوتنن لێ دەبێژە بلا هەر بمینە و ئەم بناڵن أري والله قلبنا راحتها حتى كل يوم مليان هيا لا خماس روزيان هيا خدا شهيد قندم هيا أو مجبور باشا ولا سؤال ساترة سيدكم تصبون تصبرني على رجل نابي اللي قرباب وباكر منين قرباب نالين خدا باب صيهنا ينزو شكر أنا والله باركت بالمال سمنانة وعلواني ئەفزەڵام ژە دەمژمێر پێنج سبە هێڤە دنۆبەتێدا بووە دەرفەتە ویە نانخواردنێژی نەبووە وایە ئێوار بەسەر دەهات هەر سێدانێن خواردنابی بابولەیەکە پەنیرە ئەو ژی ڕێوڕێ ئەو نەخەماوی یا سەرەکیە یا لە دلێوی گرانتێ ئەوە کۆ پارەیە ji barê sermilê xwe bi dest xistiye têra xerciya rojekê jî naket يعني كثير رازنين ومرزي براستي سنعرف روزك تنوري عرفت روزك مليون ونيوك هذا كيلو بوم مكسر بالرسري ساعة دوازة شوفي وزين دي جوجيانا أو جزرانا أو كواك جزرانا والله بردم خوش ترى کۆڵبەریە یاسایی زێدەتر پەردە لەسەر بارێ گرانی ژیانی ڕاکرد دەردێ گران jî کۆڵبەریya jinan e vêdayîkê zaroka sava li malê hiştiye debara jiyanê ew qasiya û tangav kiriye xema xwe na lê xema zilaman dixwe û dibêje gunehin لبر دردي ومن دالو وانك خون دينيرا بدختي خون أها من دالي يك سالم بزيشتو دجوري دا بختي أو شغلة بوجنان نابي درامات تاكي دراماتي كيساكي أنا ببيا كان جناحن بتخرز جنانا مالان في برنات زلام jî vê gotina xemgîn piştras dikin ردستان الرقلدي والله جماعة مسر ما بردو دي بليرة أو قد يتصعد هشتوني ليرة بردناك أو لو دري راوض استيزي صفيدة ئەوڵاتی هەفتیە تەنێ ڕۆژێکی دەکارن کەلۆپەلان هاوردە بکەن نابەژە 15 کیلۆیان jî زێدەتر بە کریا بەگوهستنê ملیۆنێک و 500,000 تومەنە کۆدەکە 11 دۆلار یان کاروبارên کۆڵبەران ڕێک دەخن jî tiştek ji destê wan nayê ji gotinên wan xuyayek û bêdesthilatin بەپێی قانون دەتوانێت هەموو ڕۆژێ بچێت لە مەرز ڕەت بێ و بێتەوە بەڵام بە خاتری ترافیک و بە خاتری حەزمی مەرز و بە خاتری ئەوەی کە شڵوغی زۆر دە مەرزدانەیەتە پێشەی هێناوێت مەسەن بەرنامەیەکیان داناوە دە هەفتەیدا وایە ڕۆژێکی وایە دوو ڕۆژی وە بەردەکەوێت کە دەتوانێت بچێ تاوی نەڕازیبوونا wan ji şêwaza rêkxistin û sînordarkirinê hez dikin rê bidin heftiyê çend rojan çûna hatinê bikin lê tiştek ji vê gotinê naguhere ku kolberî bi her awayî be li gel mafên mirov nagunce